السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. شوني باشي جاني من. باش ما مستعتتوني. الحمد لله تو تلفزيركي من بوي. والله. بردوام ناود لنا وناوانا بو يلا خاتو بيام يعني. شوني بلى. دنو بات. خد والله باش بناسينا. مزوج بس من بها محمد خلقي رواندزم تمام مهجة الصالة وقتابي لبول دوازي أمادي زانستي. يخوة ما شاء الله دليبي. ريكو سلام. بيكو عقلو زيرك. زور أم، سباس. خاتو بيامي قول. بلى. بيمان بڵێ باسی جارانی خۆتمان بۆ ئەکەی چۆن بوویت حاڵت چۆن بوو ئێستا چیت لێ هاتووە بەگشتی. والله لەبەرکردنا زۆر خراپبووم پێشتر وابزانم 2022 بوو کە هەڵمدا سوورەتی بەقەرە لەبەر بکەم ماوەی دوومان خەری بووم بەڵام توانیم تەنها سینۆ لاپەڕە لەبەر بکەم بەڵام ئێستا الحەمدوللا توانیم لە ماوەی 5 خولەک سێ لاپەڕی قورئان لەبەر بکەم کەەوەش ماشاء الله تعالى. بەڕامپێشی زۆر زۆر گەورەیە. يخوة ما شاء الله تعالى. باشە خات و پەیامگیان ئەمی ئەلم ئاستەوە کە نەتوانی بێت بەمای دوو مانگت وت خات و بەڵێ پەیام بەمای دوو مانگ بەڵێ توانی تەستی بە لاپەڕە لەبەر بکەیت لە سوەرتی بەقەرە کە بەڵێ دووما ئیتر ئەوە 6 ڕۆژ ئەکا 6 ڕۆژ زیاتر کەمتر بەو شەوازە. زۆر بەڵام زۆر ئەلحەمدولillah ئێستا بەرە توانی لە 5 خولەک سێ لاپەڕە لەبەر بکەی ئەمە معجزەیە و ئێمە چیمان لە ئێوە کردو چۆن ئاواتان لێ هاتووە. وڵای بەجددی معجزەیە و هەرگیز تەسەوڕ ناکرێ ینی بگەمەوە ئاستەی کە بتوانم لە ماوەی 5 خولەک سێ لاپەڕە لەبەر بکەم بەڵام ئەوش فەزلی خوای گەورەوە تەکنیکەکانی ئێوە بوو کە بەڕاستی جێگەی شانازین. الحەمدولillah کەواتە بەڕاهێنان بە هەوڵدان بە تەوەکل بەخوای گەورە لەسەری هەموویەوە ئەتوانی بگەیتە ئەو ئاستە بەرزە. ئەی بەڵێ. خات و پەیامگیان پێمان بڵێ قەت تەسەورت ئەکرد ڕۆژانە تۆ بە لێشا و ژمارە تەلەفۆن لەبەر بکەیت و بیرت نەچێتەوە و ئایا جاران تۆ ئاستت چۆن بوو لە لەبەرکردنی ژمارەیە یعنی لەو توانەیەدا بووی کە بتانی کۆمەڵە ژماری زۆر بێ لە بیرچوونەوە بەڕیزبەنی لەبەر بکەیت. وڵای ئەوە لە خەیاڵمدا نەبوو بەڵام لەگەڵ ئەو خولە الحەمدوللا توانیم ئەو معجززیە دروست ینی بتە ناو ژیانم ئێستا دەتوانم لە ماوەی 1 خولەک نزیکەی 55 ژمارە لەبەر بکەم. ئەی ماشاءالله لێبێ سپاس بۆ خوای گەورە. ئەی خات و پەیامگیان تۆکو پۆلێکی 12 چەنە ئیسپادەت کردووە لە چالاکردنەوەی مێشک لە ڕووی توانە زەینەکان تەندروستیت و خەو و دەرونیت حاڵت چۆنە ینی. وڵی ئیسفادێکی زۆر زۆر باشم لێ کرد پێشتر کە بابەتێکی قوتابخانەم یان ئەگەر ڕۆژێک ئیمتیحانمان وایە سەحی ڕۆژانەم بکردە بەڵام ئێستا الحەمدولillah دەتوانم لێک ڕۆژە هەم ئیمتیحانەکە بخوێنم هەم دەرسەکە بکەم و هەمیش ئەتوانم سەردانێک خزمان بکەم یان یارمەتی ماڵەوە دەم هەماشەوە. ماشاءالله یعنی تۆ پۆلی 12 ئێستا بۆ خۆت ئەچی سەردانی خزمەکەی سعیشەکەی ئیمتیحانی بەرە سعیەکەی والله بۆ زۆر ئیستراحەتی خۆت وەرەگریت و پۆلی 12ش کاتە ئێمە حسەبەکەین تۆ پۆلی 12 نەبی تۆ لە زانکۆی یەڵا خات و پەیامگیان ئەتوانی پێمان بڵێیت کە کاتی یعنی لە ژیانتا مەسەن ڕۆژانت چشت گۆڕانکاریی ترت بینیوە لە خۆتا ڕوویداوە جالەوەی کە دەرونیان تەندروستیان گۆڕاوی مەسەر مێشکە چۆتە پێشەوە. لە ڕووی بیرکردنەوە پێشتر بەڵێ کەسێکی یعنی کەمەک نێرێنی بووم بەڵام الحەمدولillah ئێستانەکە زۆر ئەرێنیم. خات و پەیامگیان لە ڕووی بەڵێ. بیر و باوەڕەوە لە ڕووی بیرباوەڕە تۆ ئەڵی پێشتر کەسێکی بڕێک نەرێنی بووم ئێستا الحەمدولillah بەرەو گەشت بینی ڕۆشتووی طبعاً ئەو ئەنجامە جوانانە و کە بەدەست هێناوە کە بەڵێ. بەدەستت هێناوە بە فکری و بیرباوەڕێکی ئەرێنی و بەدەستی هێنی ئەتوانی پێمان بڵێیت مامۆستایانی چالاکردنەوە چۆن لە خزمەتی بەشداربووانان ئایا هەر ئەوەنە لە زوومەکە دەرسەکە شەرحەکان و ئەڕۆن و تەواو یان چۆن لە خزمەتانەی. وڵی بە باشترین شێوە لە خزمەتماندان و نەکرد تەنها لە زوومەکە بەڵکو لە دەرەوەی زوومەکەش لە واتار وەختێکە کاتیان هەبێ لە خزمەتی ئێمەداوە. الحەمدولillah ئەی خات و پەیامگەن تۆ بیرت لەو کردوتەوە ڕۆژێک لە ڕۆژە مەسەلەن ئەو توانایەت هەبێ
بتواني قورآن بەژماری ئاەت و لاپەڕە و جوز و ئەوانەوە لە بەرکی هیچ قورسێکی تایە ئەمە خەون و خەیاڵ و تەنها دراوە بە دکتۆر زاکر نایک و کۆمەڵی خەڵکی تر تەواو یان تۆ شەتوانین بەدەستی بێنی خەڵکی شەتوانین بەدەستی بێنێ ئەگەر وەکو پێشتر باسی بکەم وەکو خەیاڵک بۆ من بەڵام ئێستا دەزانم کە دەتوانم کە حفزی قورئان بکەم بە شێوەشی زۆر ئاسان. الحەمدولillah زۆر زۆر باشە. ئەی چیت هەیە بۆ ئەوانی کە دوو دڵن ئەڵێن کات بەشمان ناکە ئێمە فریان ناکەوین بۆ نمونە ئێمە ماستەرە خوێن چۆن نتوانین یادگە بخۆین ماستەری خوێن یان ئێمە لە زانکۆین یان ئێمە لە مەکتب پۆلی دوانزەی نابێت چیت هەیە بۆ ئەوانەیە ئەڵێن کە پارەکەی زۆرە ئایا بەڕاستی ئەربەسی ئۆقسانەیەکەن وایە پێویست بە هیچ دڵێک ناکە و لە ڕووی پارەکەشەوە بگرێک پارەکە زۆر کەمترە لە چاو ئەوەی کە بەدەستی دێن لە ناو زوومەکە لە ناو پولەکەدا. زۆر زۆر باش ئەتوانی بۆمان باسکی چالاکردنەوە بۆ پۆلی دوانزەکان تاکی لە خزمەتانە بن واتە هەر ئەم سێ مانگەی ئەوی خوێن و تەواو یان پۆلی دوانزەکان حسابێکی جیاوازتریان هەیە پۆلی دوازەکان حسابێکی جیاوازتریان هەیە واتە هەر سێ مانگەکە نێ زیاترە کەواتە ئەتوانین بڵین پۆلی دوانزەکان هەتاوەکو امتحانی وزاریش بەردەوام چالاکردنەوە لە خزمەتیانە ئەبن و هاوکاریەکەن جەوی پرسیارەکانیان ئەدەنەوە و بەتەواوەتی جەوەیەکی جیاواز بۆ دوانزەکان ئەخڵقێن سپاس بۆ خوای گەورە و ڕوون و ئاشکراشە ساڵانە یەکەمەکانی هەرێم زۆرینیان ئەوانن کە بەشداری چالاکردنەوەیان کردووە و ئەوانی کە ئەو بەشە هەڵ لە بژێرن کە خۆیان خولیایانە بە دەرەجەی چاکیتیانن بەشداربووی چالاکردنەوەن دەستان خۆش بخات و پەیام گیان عەزتماندان خوای گەورە سەربەرز و سەرفرازتان کە و زیاترتان پێ ببەخشە گیانەکەم زۆر زۆر سپاسدارێک ئەڵڵا